لەگەڵ بەڕێز دکتۆر میران بەڕێوەبەری گشتی تەندروستی سلەیمانی هاتین بۆ سەردانی نەخۆشخانەی شار بۆ بەسەرکردنەوە و دەستخۆشیکردن لەو تیمەی کە بەڕێز کاک دکتۆر ڕزگار دکتۆر کاک دکتۆر دیاری کە لە بەریتانیاوە ناوەیەن بۆ هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی نەخۆشی کورد و نەخۆشی عێراقی لە هەرێمی کوردستانە و کاک دکتۆر دیاری جێدەستی دیارە بە تایبەتی لە بواری جومگە و لە بواری نەشتەرگەری شکاوی ئەمڕۆ هاتنمان بۆ ئێرە بە مەبەستی دەستخۆشیکردن بوو لە بەڕێزیان سوپاسیانەکەین دەستخۆشیان لێەکەین کە هاتوون ئەو تیمە بە تایبەتی لە نەخۆشخانەی شار و چەند نەخۆشخانەی تر ئیژەکەن بەڵام لە نەخۆشخانەی شار بەبێ بەرامبەر ئیژەکەن و دێن بۆ خزمەتکردنی نەخۆشی هەژار و ئەو نەخۆشانەی کە ئیمکانێتیان کەمە هەم دەستخۆشی لەو دەکەین هەم دەستخۆشی لە تیمەکەی دەکەین کە هەندێک ستافی تایە کە خەڵکی بەریتانیان و هاتوون بۆ ئێرە و لە کاتی خۆیان گرتووە. هەروە سوپاسیش بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلەیمانی و کاک دکتۆر میران کە سەرڕای قەیرانەکان بەردەوامن لە خزمەتکردنی نەخۆش و بەردەوامبوونی خزمەتگوزاری تەندروستی بە تایبەتی ئەم خزمەتگوزاریە لە هەموو شوێنێکی دنیای بەپارە دەکرێت و لە زۆربەی زۆری سیستەمە تەندروستەکانی دنیای لە نەخۆشخانەکانی حکومیدا ناکرێت. هەروە سوپاسی کاک دکتۆر فەریدون و کاک ئازاد و هەموو ستافی نەخۆشخانەی شار دەکەم بە تایبەتی ستافی نەشتەرگەری کە تا ماوەیەکی بڵین کە تا وەختێکی درەنگ سەرڕای قەیرانی دارایی و کەمی موچە لەگەڵ ئەم تیمەدا دەمێنەوە و دووبارە سوپاس. لە ئێستا مەترسی گەورەی هەیە کە بودجێ حاکیمە ببڕێ لە هەرێمی کوردستانەکە خۆمان نەزانینمە لەگەڵ قەیران دەرا تووشی کەمی دەرمان بووین بڕینی ئەم بەشە بودجێش ئەوەی تر بێ دەرمانمانەکە ئامە گرفت بۆ کەرتی تەندروستی دێنە کۆبنەوەشتان کرد لەگەڵ کونسڵ و نوێنەری وڵاتان وەڵامیش هەت بەسەر چاوەڵام دێمەوە یەکەم بەڵێ گرفت دروست دەکات بەڵام ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامە بین ئێمە هەم بەڕێز جەناوی جێگری سەرۆکی حکوومەت هەم بەڕێز کاک دکتۆر فواد حسێن قسەیان لەگەڵ بەڕێز عەبادیا کردووە چاوەڕوانی حەلکردنی ئەو مشکلەیەن. ئێستا بەغدا جاران ئێمە ئەمانوت بەغدا لە ساعت 45 پێداویستەکانمان بۆ نێرە ئێستا ئەو لە ساعت 45 کردو بە نیوە واتە لە ساعت 25 پێداویستەکانی خۆمانمان بۆ نێرێ مەجبورە بین ئەو پێداویستی تر لە دەرەوە بکڕین. ئێمە بۆ وەڵامی پرسیارەکەی تر بچەوارەت بەوە ئێمە لەگەڵ نوێنەری سی دەوڵەت و قونسڵگەریا دانیشتین و لەگەڵ ئەو سی دەوڵەتی و قونسڵگەریا پێمانوتن کە ئێمە بۆ ماوەی 3 ساڵە بێ 1,800,000 ئاوارە داڵدادەین و خزمەتگوزاری بەرایی و دووەمی و سێمی کە پێوتێ سێکندەری و تێرشەری هێڵە سێرڤزیان بۆ تەقدیمەکەین و زۆربەی زۆری ئەو هاوڵاتیانە خود ئەو نازیح و لاجیانە لەو هاوڵاتی خۆمان زۆرتر سوودمەند دەبن ئەگەر بچیتە سەی نەخۆشخانەکانی خۆمان بکەیت سیرەکەی هەموو نەخۆشی نەخۆشەکان هی ئەوانن و بە تایبەتی دوای مانگیدا دوای ڕزگارکردنی مووسڵ 130,000 تر ئاوارەمان بۆ هاتووە و ئێمە چیتر تەحملی ئەو بارە ناکەین چیتر تەحملی ئەو بارە تەندروستی ئەو بارە ناکەین و پێمانوتون ئەبێ ئەوانیش هاوکاریمان بکەن ئەوانیش یارمەتیمان بن و ئەوانیش بێنە سەرخەت هەم بۆ ئەوەی وا لە حکومەتی بەغدا بکەن کە ئەو دەرمانە نەبڕێ هەم ئەوەی خۆشیان ئێمە لیستێکمان بۆ حازر کردبوون کە دەرمان و پێداویستی پزیشکی و هاوکاریمان بکەن.